سڵاتان لێبێ ئەوم کاتتان باش بەرنامە ڕووماڵی هەفتتان پێشکەش دەکەم لە چەند ڕۆژی ڕابردوودا 3 ساڵ تێپەڕی بە سەرکابینی نوێمی حکوومەت کابینەکە لە کاتێکدا دروست بوو کە دۆخێکی سەختی ئابووری تووشی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بەتایبەتی ئێمە دەزانین بڕینی بەشەبوجێ هەرێم و ڕێکنەکەوتنی لایەنەکان و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو ئەو تحەدیانە بوون کە لە بەردەم کابینەکەدا دروست بوو بۆیە دەبوو سەرۆکی حکوومەت و تیمەکەی پلانێکی وا دابنێت لایانی کەم ئەو خەلانانەی کە لە ڕابردوو لە ژیانی سیاسی و ئابووری هەبوو هەم چاکرێت و بۆ داهاتوویش بەرنمەیەکی وادا بنێت کە بتوانێت ژیانێکی نوێی سیاسی لە هەرێم دروست بکرێت بۆیە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی شەفافێت لە داهات و خەرجیەکان کەمکردنەوەی باج و کەمکردنی میلاکاتی حکوومەت و ڕخستنەوەی جۆرێک لە هەیکەلێتی کارگەڕی لە کۆی دامەزرا و دەستەکان هەموو ئەمانە بەشەی گرنگی ئەو هێڵەگشتیانە بوون کە سەرۆک وەزیران لە سەروبەندی کابینەکە ڕایگەیان. پرسیاری دقیق و جەوهری بۆ ئەم کاتە ئەوەیە لە دوای تێپەڕبوونی ئەم کاتە حکوومەتی هەرێم تا چەند توانوێتی ئەو بەرنامەی جێبەجێ بکات کە لە سەروبەندی کابینەکە ڕایگەیان. ئایا دەتوانین بڵێن کە بەهێندەی ئەوەی کە هەوڵدرا و کارکرا نەتیجەی بەردەستەیە یاخود دەبێ بەرنامە و ستراتیژەکە بۆ داهاتوو چۆن بێت و حکوومەت بەرنامەی داهاتووی لەسەر چی بنەمایەک بنیاد ناوە حتمما لەگەڵ هەمومانە کۆمەڵی بابەتی دیکەی پێویست بە گۆڕانکاریەکانی ناوچەکە دەکەمەتەوەیەک و لەگەڵ بەڕێز دکتۆر هاوکار گەڵاڵی مامۆستای زانکۆ تاوتێ دەکەم کاک دکتۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێربێت. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بینەرانیشتان. بەدەر لەو خوێندنەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بۆ 3 ساڵی سەرۆکایەتی حکوومەت و تیمەکەی کرا دەمێت وەکو مامۆستایەکی زانکۆ هەم کەسێکی بە ئاگا لە ژیانی سیاسی و ئابووری خوێندنەوەی دەقیقی تۆ چییە بۆم 3 ساڵە؟ بەڵێ دەستان خۆش بێ بە ناوی خوای گەورە و میهرەبان. سەرەتا پێشەوەی ئێمە گفتوگۆکان دەست پێ بکەین پێویستە چەند خاڵێک هەیە کە لە بەرچاویان بگرین. یەکەمیان ئەوەیە کە ئێمە کاتێک باسی حکوومەتەکەین ئەبێ وەکو یەک تیم باسییان کەین. ڕاستە حکوومەت لە چەند لایەنێک پێکاتووە لە پارتی لە یەکێتی لە پێکاتەکان لە گۆڕان لە سۆشیالیست و لەوانی تر بەڵام ئێمە وەکو یەک تیم سەیری حکوومەتەکەین و کاتێکیش هەڵسەنگاندن بۆ حکوومەتەکەین هەمویان پێکەوە ڕاستە بە کاپتنی ڕێزدار مەسرور بارزانی و بە جێگیری کاقوبات تاالبانیە بەڵام ئێمە هەمویان وەکو یەک پاکێج سەیرەکەین. ئەمە خاڵێکە کە ئەبێ ئێمە لە بەرچاوی بگرین. خاڵێکی تریش ئەوەیە کە ئێمە لێرە هاتوین باسی ئەو دەستکەوت و گۆڕانکاریانە کەین کە لە ماوەی ئەم 3 ساڵەی ژیانی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕوویدا و هاتوۆتە ئاراوە و بێگومان هیچ عملێکی ئینسانی بەدەر نییە لە کەم و کوڕی و لە تێبینی. بۆیە لە وڵاتانی دنیاش کەم و کوڕی و تێبینی و ملاحەزات لەسەر حکوومەتەکان هەیە و بێگومان حکوومەتی ئێمەش بەدەر نییە لەم تێبینیانە بەڵام لێرە لەم بەرنمەیە ئێمە پێمان باشە بۆی هەڵسەنگاندنەکەمان دقیق و زانستی و ئەکادیمیانە بێ زیاتر باسی دەستکەوتەکان و لایەنە ئیجابی و ئەرێنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستکەوتەکان بە دیاریکراوی پێشەوەی وەڵامەکانی خۆ تاواکەی. بەڵێ بۆ ئەوەی بزانین کە حکوومەتێک سەرکەوتوو بۆ لە مدەیەکی زەمەنی دیاریکراودا پێوەرە زانستیە یاسایە دروستەکە چییە؟ یعنی خۆی ئەو کارنامەی کە ڕایەگەێنێ لە سەرەتای دەست بەکاربوونیە ئایا تا چ ڕادێک دوای ئەوەی کە مودەکەی تەواوە بێ تا چ ڕادێک توانیوێتی ئەو کارنامەیە جێبەجێ بکە. ئەمە تەقیمێکە کە ئەکرێ بەم شێوازە و لەم ڕێگایەوە کار و چالاکیەکانی حکوومەت هەڵبسەنگێنرێ و ئەوە دەستنیشان بکرێ ئایا حکوومەتێکی سەرکەوتوو بۆ یان نا. جا ئەمە وردەکاری زۆری تایە ئێمە هێشتا زۆر بۆ ئەم تەقیمە یان دەتوانین حەجمی ئەو 3 ساڵە بڵێ بە پێی حەجمی ئەو 3 ساڵە ئێمە ئەتوانین ئەم تەقیمە بکەین و ئەتوانین ئەو خاڵانەی کە گرنگ و بەرچاون بیان خەینە ڕوو کە ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ تەسیری هەبووە لەسەر ژیانی هاوڵاتیان و دانیشتوانی ئەم هەرێمە. باشە کەواتە خاڵەکان چین بۆ نمونە ئەو دەستکەوتانەی کە حکوومەت ئێرەم لەم کابینەیەدا تا ئێستا بەدەستی هێناوە دەکرێت بکرێتە بنەمای ئەم تەقیمە دروستە بۆ توانە و ئەدای حکوومەت چین ئەو خاڵانەکە دکتۆر؟ بەڵێ خۆی لە بەرنمەیەکی وا ڕەنگە نتوانین هەمووی باز بکەین بەڵام بە شێوەیەکی پوخت و بە شێوەیە کە بتوانین لە خلالی ئەو چەند دقیقە ئەمانە دیارترین و بەرچاوترین خاڵەکان و دەستکەوتەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم ئاماژە پێ بدەین. ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێم هەموو لایەک ئاگادارە کە چەند قەیرانێکی نەخوازرا و بەرۆکی گرت. یەکێ لەوانە قەیرانی کۆرۆنا بوو کە دۆخێکی نەخوازراوی تەندروستی بۆ هەمووان دروست کرد بوو و بووە هۆی ئەوەی کە سنوورەکانیش دابخرێن و داهات تا ڕادەی نزیک لە 0 یاخود 0 داهاتی خاڵە سنووریەکان و ئەوانە کەم ببێتەوە و هەر لەو کاتا قەیرانێکی تریشە بوو کە پەیوەندی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم بە شێوەیەکی باش نەبوو و بوجە بە ئاسایی نەئەنێنرا و ئەم
تێپەڕاندنی خۆی لە خۆیان ئەم دوو خاڵە نەخوازراوە و ئەم دوو با بڵێن ناڕەحەتیەی کە حکوومەتی هەرێم تووشی بوو خۆی لە خۆیان ئەتوانین بە دەستکەوتی هەژمار بکەین چکە لە زروفێکی ئاوا ئەو قەیرانانە تێپەڕێنی خۆی لە خۆیان ئەتوانین بە دەستکەوتی هەژمار بکەین ئەگەر بینە سەر خاڵە ئیجابی و دەستکەوتەکانی کابینەی حکوومەتی هەرێم ئەتوانین لەوە دەست پێ بکەین کە دەرچواندن و جێبەجێکردنی یاسای چاکسازی بێگومان بیرۆکەکە هەری حکوومەت بوو چووە پەرلەمان گەڕایەوە حکوومەت ئیتر ئەرکی حکوومەتە کە یاساکە جێبەجێ بکە ئەتوانین بە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی و دەستکەوتەکانی کابینەوەی حکوومەتی دابنین کە ئەمە دەسەڵاتی دا بە حکوومەت کە میلاکات ڕێک بخاتەوە کە دوو موچەی و سێ موچەی نەهێڵێت کە ئەوانەی بە ناشایستە پلیان وەرگرتووە ئیلغا بکرێتەوە یا هەڵبۆشێنرێتەوە یا تعدیل بکرێت کە ئەمە یەکێک لە خاڵە هەرە مهمەکان بوو دەرکردنی یاسای چاکسازی بوو جۆرێک لە عەدالەتی کۆمەڵایەتی دروست کرد لە نێوان چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستانیە. باشە کاک دکتۆر کەواتە ئەگەر بۆ خاڵی جیاکەرە و جیاوازە بینی ئەم کابینە و کابینەکانی ڕابردوو حتمما ئەم کابینە کاتێک کە دروست بوو بۆ چاکردنەوەی گرفتەکانی ڕابردوو و بە دەستپێکردنی ژیانێکی نوێ بوو لە هەرێم چی خاڵێکی جیاوازم کابینەیەدا هەبوو لە کابینەکانی دیکەدا نەبوو یعنی وەکو خاڵی جەوهەری مەبەستمە خۆی خاڵێکی زۆر گرنگ هەیە چەند خاڵێک هەیە ئەتوانین کە ئاماژەیان پێبینێکێ لەوانە زیادکردنی داهات بوو بۆ ڕێژەی لە 100 جاران داهات لە 890 ملیار دینار بوو ئێستا بۆ تریلیۆنێک و 600 و ئەوەندە ملیار دۆلارە دوو قات زیادی کردو ئەمە زۆر زۆر گرنگە کە حکوومەتێک بتوانێت بۆ دوو ئەوەندە داهات زیاد بکە ئەمەش بۆ دوو ئەوەندە تەسیرێ بێت لەسەر پێشکەشکردنی خزمەتگوزاری لەسەر خزمەتکردنی خەڵک ڕوونە بەڵێ یەکێکی تریش لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئەم حکوومەتە توانی بەبێ ئەوەی پشت بە بەغدا و بە بودجەی فیدرالی ببەستێ خۆی موچە دابین بکە ئەمەش خاڵێکی گرنگە تەنها هەر دابینکردنی موچەکەی لێ ناکەوێتەوە بەڵکو هەڵوێستی حکوومەتی هەرێمیش بەرامبەر بە حکوومەتی فیدرالی بەرامبەر بەلایەنەکانی ترکە لە معادلە سیاسیەکەی ئەم ناوچەی و دەوروبەرە هەن هەڵوێستی حکوومەتیش بە قووەتەکە کە خاوەنی ئابوووریەکی مستەقرە خاوەنی ئابوووریەکی جێگیرە و خۆی ئەتوانێت موچە و با بڵێن خەدەماتەکانی خۆی بە شێوەیەکی ئاسایی پێشکەش بە هاوڵاتیانی بکە ئەمە لە بەرامبەرە هەڵوێستی بە قووەتەکە ئەمە خاڵێکی بەس لە خاڵەدا ڕاددەگرم بۆ نمونە حکوومەت بۆ ئەوەی کە لەسەر پێی خۆی بەستاوە توانوێتی موچە دابشکات ئەمە لە دیوێکدا بە زیان لەو ڕۆ بە حکوومەت ناشکێتەوە کە بەغدا ئیتر چاوی لەسەر ئێمە نەمێنەوە بڵێ حکوومەتی ئێرەم تۆ خۆت تواناتەوە دەبێ خۆتی تر لەمە دووە موچەی فەرمانبەرەکانی دەوڵەت بی و بۆ هیچ بابەتێکی دارایی پشت بە ئێمە نەبەستی ئەمە ینی زەرەر لەم بابەتە نادات من بە پێچەوانەوە ئەی بینم باشە ئەمە ئیسیفادەی بۆ حکوومەت هەیە بەعکسەوە هەڵوێستی حکوومەت بەرامبەر حکوومەتی فیدرالی بەهێزەکە بۆی ئەو ڕاکێشێتە ناو دانووسان و مەرجەکانی خۆی تا ڕادەیەکی زۆر باش بتوانێت جێ بکاتەوە لەو دانووسانانەی کە لەگەڵ حکوومەتی فیدرالیە ئەنجامێدا چکە هەڵوێستی بەقوتە موچەی خۆی پێدرێ مەجبوری حکوومەتی فیدرالی نییە لەو ڕۆوە مووقفەکەی زەراق ناتوانێت کێشە دروستکە بۆ حکوومەتی هەرێم ڕوونەمای ڕابردوو بابەتی داهاتی نەوت و چۆنەتی ڕەوانەکردنی ینی بابەتی گەرم بوو لە دادگای فیدرالی حکوومەتی بەغدا بەرامبەر بە هەرێم ئەمە لەوە هاتکە بۆ نمونە حکوومەتی هەرێم توانای باش بوو بۆیە حکوومەتی عێراقم بیانوەی گرت خۆی ئێمە ئەگەر بگەڕێینەوە سەر ئەو لایەنە ئەبێ باس ئەوە بکەین کە دەستوری بوون و دەستوری نەبوونی ئەم کاروبار و گرێبەست و یاسایانەی کە حکوومەتی هەرێم پێی هەڵساوە یاخود دەری کردووە ئەمەش لایەنێکی قانونی دقیقە ئەگەر بگەڕێینەوە سەرەوە شتی زیاتر هەڵەگرێ ڕاستیەکەی بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بەو شێوە وەڵامی بدەینەوە کە حکوومەتی هەرێم ئەو کار و گرێبەست و کاروبارانەی کە پێی هەڵساو هەمووی لە ژێر ڕۆشنایی یاسا بووە و لە ژێر ڕۆشنایی دەستوری فیدرالی 2005 بووە و دادگای فیدرالیش لە لای هەمووان ڕوون بوو کە لە بڕیارەکانیان تەحەیوز و لایەنگیری هەبوو بەداخەوە وایە لەوە گەورەتر و لەوە دوورتر بیڕوانایە و حکوومەتی هەرێم بە هەموو پێوەرێک مووقیفی بەقوتە هەرێم دەتوانێت بە نەتیجەیەکی باشەوە لەم کێبڕکێ دەربچێت و هەر ینی حەزەکەم بزانم کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت چۆتە بەغدا بە دیاریکراوی مەبەستی سەردانەکە چی بووە؟ بەڵێ خۆی بەگشتی حکوومەتی هەرێم کاتێک سەردانی بەغا کا بە تایبەتیش لەو ئاستابێک کە جەنابی سەرۆکی حکوومەت بچێتە بەغا حتمەن بۆ پرسە گرنگ و هەڵواسراوەکان و گفتوگۆکردن لەبارەی
چاکردن و باشکردنی پەیوەندی نێوان هەردوو حکومەتەوە با بڵێن سەردانەکە ئەنجامەدا و ئەمەش هەر لەو چوارچێوەیە کە بتوانرێت بۆ قۆناغەکانی داهاتوو بۆ تەحەدیاتەکانی داهاتوو کە ڕوبەڕوومانە بێتەوە چۆن بتوانین مووقفێکی گونجاو و تەنسیقێکی گونجاومان هەبێت لە نێوان هەردوو حکومەتە. باشە ئەوەی کە پەیوەندی بە شەفافێت کەمکردنەوەی گەندەڵی و جۆرێک لە زیادکردنی داهاتەکانی ناوخۆ یعنی بەشێکی گەورەی پانتایی کابینەی حکومت بوو لە کارنامەکەی لەم خاڵەدا حکومت توانی ئەوەی کەوتی جێبەجێ کات کاکتۆر. بەڵێ پێشەوەی بێمەسەرەوە خاڵێکی تر زۆر گرنگە ئەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەویش ئەوەیە کە سەر ڕایەوەی حکومەتی هەرێم بەبێەوەی پشت بە بەغا ببەسێ توانی موچەدابین بکە بەبێ کێشە ئەمە زۆر گرنگ بوو. لەوەش زیاتر حکومت توانی قرز بداتەوە. ئێمە ڕەنگە بۆ وابڵێن ساڵانی داهاتوو گەر ساڵانی ڕابرد و کابینەکانی پێشووتر سیر بکەین بۆ دابینکردنی بودجەجگەلەوەی پشتمان بە بەغا بەس قەرزی شەکرا بۆی بودجەی خەڵکی کوردستان دابین بکرێ. ئێستا ئەمە پشت بە بەغا نابەسین ئەمە خاڵی یەکەم و موچەش بەبێ کێشە دابە شەکرێ ئەوە خاڵی دووەم. سەرڕای ئەوەش قەرزە درێتەوە زیاتر لە ملیارێک دۆلار قەرز دراوەتەوە لەم چەند ساڵەی ڕابردووە. یعنی ئەمە تەحولێکی زۆر مهمە گۆڕانکاریێکی زۆر مهمە. قەرز ناکەین پشت بە بەغاش نابەسین و قەرزی شەدەینەوە. ئەمە خاڵێکی تر و جیاوازیەکی تر بوو کە ئێمە ئەتوانین بە دەستکەوتێکی گەورە بۆ حکومەتی هەرێمی کوردستانی بۆ نمونە ئامانجێر حکومەتێک لە دنیا زیاتر دابینکردنی خزمەتگوزارە گشتەکانە بۆ هاوڵاتی لەمەدا ینی ڕەنگە هاوڵاتی لێرە لەوە گلەیی هەبێت لەمەدا حکومەت توانی خواستی هاوڵاتی تێرکات. بۆ نمونە ئەو ڕەخنە و سەرنجانی کە دەگیرێت لە حکومەتی هەرێم پێت وایە بە مەبەست و بە ئیعازە یاخود لەمەدا جۆرێک لە حەق و ڕەوایەتی لای هاوڵاتی هەیە. بەڵێ خۆی بێگومان وەکو لە سەرتاشەوە ئاماژەمان پێکرد هیچ حکومەتێک بێکەم و کوڕی بێتێبینین یا هاوڵاتیان مافی خۆیانە کە بەردەوام داواکاریان هەبێت گلەی لە حکومت بکەن هەوڵی باشتر بەدەستێنانی خزمەت گوزاری بدەن. بەڵام حکومەتی هەرێم لێرە بیری لە نقطەیەکی تریش کردوێتەوە سەرڕای ئەم قەیرانانە جگە لە دابینکردنی موچە چکە پێی وا بووە کە تەنها خەڵکی کوردستان بریتی نییە لە موچە خۆرەکان ڕاستە بەشێکی گرنگ و کاریگەرن بەڵام بیری لە خەڵکی تریش کردوێتەوە بەدەر لە موچە خۆرەکان کە هەوڵی داوە نزیکەی بە گوژمەی 840 ملیار دینار پرۆژە خزمەتگوزاریەکان پێشکەشی هاوڵاتیان بکەن. سەرڕای دابینکردنی بودجە بای بۆ گوژمەی 840 ملیار دینار با بڵێن پرۆژە خزمەتگوزاریەکانی تەقدیم کردو بۆ هاوڵاتیان تاکو ئانەی کە موچە خۆریش نین سوودی لێ ببینن. وردەکاری دابشکردنی ئەم ڕێژەیە لایە بۆ نمونە پارازیایکی و گوسلێمانی چەندی بەرکەوتوی خود هەولێر ڕەنگە یعنی مەبەستی پرسیارەکەم ئەو یەکال دوکتۆر ئەگەر بەڕوونی بێت زۆر جاگلەی ئەوە دەکرا کە حکومەت لە ناوچێک بۆ ناوچێکی دیکە جیاوازی دەکات. دابشکردنی ئەم پرۆژانە لەسەر چی ئەساسێک بووە؟ خۆی ئەوەندەی من ئاگاداری بم زۆر بە شێوەیەکی دادپەروەرانە ئەم پرۆژانە دابشکراون بەسەر هەموو ناوچەکانی هەرێمی کوردستانە بە چەند پێوەرێک لە بەرچاوگیراوە مەساحەی منتیقەکە ڕێژەی دانیشتوانی بە پێوەری گونجاوانە دابشکراوە. بەس یەک ئامارم لەلایە کە تەنها لە ساڵی 2021 ئەوە 351 پرۆژەی خزمەتگوزاری ئەنجام دراوە بەهای 415 ملیار دینار کە ئەمەش تەنها لە ساڵی 2021 بوو و خاڵێکی گرنگە کە حکومەت توانیوێتی لەو ساڵە ئەوەندە خزمەتگوزاریە پێشکەش بە هاوڵاتیان بکات و هاوڵاتیان سوودی لێ ببینن. کاک دوکتۆر ئەوەی کە پەیوەندی بە دروستبوونی متمانە نێوان هێزبیانە سیاسەکان بە تایبەتی پارتی یەکێتی گۆڕان سێ پێکەنەری سەرەکیم حکومەت دەبوون لە سەرەتای کابینەکە جۆرێک لە هەماهەنگی نەبوو لە نێوان ئەم لایەنانەدا بە شێوەیە کێ بڕکێ بووە حیزب بوو کە بە ڕۆژ لە حکومەتدا و بە شەو ئۆپۆزیسیۆن بوو. کابینەی نوێیەم بە تایبەتی ڕوئیای سەرۆک وەزیران کاک مەسعود بەرزانی توانووی بۆ نمونە ئەم کۆدەنگیە ئەم یەکدەنگیە لەم کابینەدا بچەسپێنێ. ئێستا چاودێرێک بۆ نمونە لە بەرنامەکە بۆی نووسیم دەڵێت لە یەکەم جارە لە مێژووی حکومڕانی کوردیدا کە بە حکمی ئەوەی کە پەیڕەوکرا لە سەرەتای کابینەکە وای کرد کە ئەوانشی ئەگەر تا دوێنێ دژی بەرەی چاکسازی بوون بێنە بەرەی چاکسازیەوە. بەڵێ دقیقی ئەم بۆ چونیت؟ بەڵێ وەڵامەکە بە شێوەیەک ئەگونجێنین لەگەڵ ئەو بۆچوونەی کە هەیە. خۆی کەش و هەوای هەڵبژاردن بەگشتی جۆرێک لە گرژی دروستەکە لە بینی هێزوو لایەنە سیاسیەکانەوە ئەمەش ڕنگدانەوەی بێت تاکو و دوای دەست بەکاربوونی حکوومەتەکە هەتا ئەگەر حکوومەتەکە ئێتیلافیش بێ.
بەڵام وردە بە دانای و حکمەتی سەرۆک وەزیران و سەرجەم ئەندامانی کابینەکەش ئەم خاڵە تێپەڕێنرا و ئێستا جۆرێک لە تەنسیقی زۆر بەهێز هەیە لە نێوان سەرۆکی کابینە و سەرجەم ئەندامانی کابینەکە و هەمویان لایەنگر و پشتیوانی بەرنامە و کارنامەی کابینەی نۆیە من و هەمویان لەبەرەی چاکسازین و بێگومان چاکسازیش خاڵێکی ئەوەندە گەورەیە هیچ کەسێک ناتوانێت لەبەرەی چاکسازی نەبێ و ئەوەشی لە دەرەوەی بەرەی چاکسازی بێت تووشی بەرپرسیارەتی مێژووی و سیاسی و ئەبێت لە هەموو ڕوویەکە ئەم قسەیە بۆ علاقە و نێوانی حکوومەت و پەرلەمانیش ڕاست بوو و خاڵێکی زۆر گرنگە دووروژان جەناب ئێستا تەنسیقێکی زۆر مهم هەیە لە بینی پەرلەمان و حکوومەتە ئەوەی بەدیە کرێت سەردانە بەردەوام و یەک لە دوای یەکەکانی تیمی حکوومەتە بۆ پەرلەمان بۆ لیژنە مختصەکانی پەرلەمان لەوەیە کە زۆرترین زیارەت ئەنجام دراوە زۆرترین سەردان بۆ پەرلەمان ئەنجام دراوە و ئەمەش ڕنگدانەوەی تەنسیق و هەماهەنگی نێوان هەردوو لایەنەوە زۆرترین پرسیار ئاراستەی حکوومەت کراوە و وەڵامی بە پەرلەمان داوەتەوە ئەمەش زۆر گرنگە هەم لە ڕووی ئەوەی کە حکوومەت ئەتوانێت کارەکانی خۆی پێشکەشی پەرلەمان بکەوە پەرلەمانیش زۆرێک لە ڕقابەی هەیە لەسەر کاروبارەکانی حکوومەت هاوڵاتی ئەم شایەتی بۆ حکوومەت و پەرلەمان دەدات چونکە ئەوەی کە حکوومەت دەیکات دوجار بۆ هاوڵاتی دەیکات هاوڵاتی دەبێ قسەی هەبێت و بێگومان ئەوە ئەمێنێتەوە سەر و بۆچوونی هاوڵاتیان من لەلایەنی خۆمەوە ئەوەی کە ئەیبین و بەدی یەکەم تەنسیق و هەماهەنگیەکی زۆر باش لە بینی هەردوو دامەزراوەکە دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردنا بەدی یەکەم و ئەبینم حکوومەت کارەکانی بەپێی ئەو یاسایانەی کە لە پەرلەمانەوە دەرەچێت جێبەجێ دەکات. باشە کەواتە مادام پێت خۆشە حەز دەکەم لەسەر ئەم بابەتی دەستکەوتانە بوەستین چاکنی دۆخی کارەبا و سێکتەری کشت و کاڵ ئابووری دەتوانین بڵێن ئێستا حکوومەتی هەرێم لە ڕووی ئابووری لەسەر پێی خۆی وەستاوە؟ بەڵێ دەست خۆش بێ سپاس بۆ پرسیارەکەت ئەمەوێت چەند خاڵێک لێرە ئاماژەی پێ بدەم یەکەمیان ئەوەیە حکوومەت کاری لەسەر بەرنامەیەکی و سیستەمێکی زۆر گرنگ کردو کە ئەوش پەیڕەوکردنی سیستەمی لامەرکەزیەتە واتە شۆڕکردنەوە و دابەشکردنی دەسەڵاتەکانە لە نێوان دامەزراوەکانی حکوومەت دەسەڵاتی لە سەرۆکایەتی حکوومەت و ئەنجومەنی وەزیرانەوە بۆ پارێزگا و ئیدارە سەربەخۆکان شۆڕ کردوتەوە ئەمەش چ کاریگەریەکی هەیە یاخۆت هەڵساوە بە تەفعیلکردنی هەردوو بڕیاری بە ئیدارە سەربەخۆبوونی سۆران و زاخۆ و چەند ناحەیەکیش کراون بە قەزاوەک پیرمان وەک بازیان ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هاوڵاتیان و کاراسانیکردن بۆ هاوڵاتیان هەیە هاوڵاتی لە باتیەوەی بگەڕێتەوە بۆ پایتەخت بۆ شارە گەورەکان خۆی لە ئیدارە سەربەخۆکەی خۆیەوە کاروبارەکانی ڕاپەڕێنێ و حکوومەتیش سەرجەم دەسەڵاتەکانی بۆیان شۆڕ کردوتەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و لە بواری وەبەرهێنانە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد لە ڕووی ئابووری و حکوومەت ئەگەر لە ڕابردووە احتیمام بە کەرتی دیشتە جێبوون و ئەوانەوە پێویستێکی قۆناغەکە درابێت ئێستا احتیمام بە دوو کەرتی زۆر گرنگە درێ ئەوش کشت و کاڵە مجموعەیەکی زۆر لە پرۆژە کشت و کاڵیەکان لە گەشتیاریەکان لە دروستکردنی بەندا و دروستکراون و هەندێکیان لە ژێر دروستکردنان و هەروەها وەبەرهێنان لە کەرتێکی تری زۆر گرنگە ئەکرێ ئەوش کەرتی سەناعەت و با بڵێن پیشەسازیە کە بە سەدان پرۆژەی پیشەسازی ئەنجام دراوە ساڵی 2021 یەکێک لەو ساڵانە بووە کە زۆرترین پرۆژەی ئیستیسماری تیا ئەنجام دراوە لە وەتەی دەرچوونی قانونی ئیستیسمارەوە لە ساڵانی 2056ەوە کە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە وەروەها هەر لەم سەردەمی ئەم کابینە چەندین بەرهەم و با بڵێن کەلوپەلی ناوخۆی هەناردەی دەرەوە کراوە ئێستا نامەوێت ناوەکان بێنم بەڵام چەند سناعەتێکی خۆمان هەناردەی بازاڕەکانی خەلیج و بازاڕەکانی ئەوروپاش کراوە ئەمانە هەمووی وەکو زانیاری دقیق لە بەردەسایە لە ڕووی خزمەت گوزاریەکانەوە کارەبا توانراوە 615 مێگاوات کارەبا زیاد بکرێت بۆ تۆڕی نیشتیمانی کارەبای کە هەیە و لە بەرنامەشایە کە 650 تر زیاد بکرێت وەکو ئامار کە لە لای منە و مەجموعەیە خزمەت گوزاری تریش بە هەمان شێوە پێشکەش کراوە خاڵێکی زۆر مهمیش هەیە کە ئەمە ڕەنگە لە لای هاوڵاتیانیش جێگەی گرنگی پێدان بێ ئەگەر لە کابینەکانی ترە لە ساڵانی ڕابردووە قەرز درابێت بە وەبەرهێنەر و بە سەرمایە گوزار و بەوانێک کە خاوەن کۆمپانیان لەم کابینە توانراوە تا ڕادەیەک وەکو دەستپێکێک بڕی 40 میلیارد دینار لیان وەربگیرێتەوە چ بە حەجزکردن و فرۆشتنی ئەو ماڵ و مڵکانەی کە لە ڕەهنادانرابوون یاخود بە هەر ڕێگایەکی تر ئەمە دەستپێکێکی باشە کە حکوومەت بتوانێت قەرزەکانی خۆی وەربگرێتەوە و توانراوە خەرجی ناپێویست بگەڕێنرێتەوە لە وەزارەتی دارایی و وەزارەتەکانی تر ئەوەندەی من ئاگادارم ئێستا لەم کابینە بڕی 140 میلیارد
لە وەزارەتی دارایی گەڕێنراوەتەوە، وەزارەتی پێشمەرگە 18 ملیار گەڕاوەتەوە، وەزارەتەکانی تریش بە هەمان شێوە هەریەکە بەپێی بڕی ڕێژەی وەزارەتەکەی خۆی بەشێک لە پارە و لە خەرجی ناپێویست گەڕاونەتەوە. کاک دکتۆر بەکۆی گشتی هەموو ئەمانەی کە باست کرد هیچ ڕێژە و داتایەک لایە بۆ نمونە لەماوەی ئەم 3 ساڵەدا ئەوەندە داهات بە دەقیقی گەڕاوەتەوە بۆ خەزینەی حکوومەت، یاخود هێشتا هەر بۆ نمونە ئامارەکان ئاماری فەرمینین و ناکرێت وەکو ڕێژە و کۆتا ڕابگەێنرێت؟ لەبەرەوەی کاری کابینەکە هێشتا تەواو نەبووە، ڕەنگە ئەو کاتە ئەو ئامارە ئەنجام بدرێت کاتێک کابینەکە هەر 4 ساڵەکەی خۆی تەواوەکە، بەڵام چەند ئامارێکمان ئاماژە پێکرد وەکو باسم کرد داهات بەرزکراوەتەوە بۆ دوو ئەوەندە کە وتم لە 890 کراوە بە تریلیۆنێک و 650 ملیار. مثلەن خەرجی ناپێویست هەریەکە و لە وەزارەتێک بە ڕێژەیە گەڕاوەتەوە. پرسیارەکە ئەەکەم بۆ نمونە ئەم داهاتەکە بەرز کراوەتەوە لەسەر ئەساسی ڕێخستن و زیادکردنی باج بووە، یاخود لەسەر ئەساسی ئەوە بووە کە بۆ نمونە خەرجی هەبووە کە ڕۆشتە بۆ وەزارەتێک کە نەدەبوو بڕا بۆ وەزارەتە، یاخود بە فیرۆدانی پارە هەبووە لە هەندێکدام و دەستگای حکوومەت، یاخود زیادبوونی جموجۆڵی ئاڵوگۆڕی بازرگانی بۆ لە دەواازە سنوورەکان. کام لەمانە زیاتر عنی لایانی پێکەنەری ئەم داهاتن بۆ حکوومەت؟ خۆی زیاتر لێرە مەبەستمان ئەوەیە کە حکوومەت توانیوێتی کەش و هەوایەک دروست بکە کە جموجۆڵی بازرگانی لە سنوورەکان زیاد بێت و لە سەرنجامی ئەمەش داهاتەکە بۆ دوو ئەوەندە بەرز ببێتەوە. وەکە داهاتیش بەرز بۆ ئەچێتەوە خەزیێنەی حکوومەت و حکوومەتیش دووبارە لە شێوەی پرۆژە و ڕاتب و ئەوانەدا بەشێکاتەوە بەسەر هاوڵاتیانە. تا ئەم داهاتە زۆر بێگومان کاریگەری زیاتریە بێت لەسەر ژیانی هاوڵاتیان، لەسەر دانەوەی قەرزەکان. بەو شێوازە حکوومەت لە شێوە لە بەرگی ترە پێشکەشی هاوڵاتیان یەکات. کابینی نوێم زۆر بابەتی خاڵە سنوورەکانی دەوروژان بە بابەتی گومرگ توانێت بۆ خۆی ئەم پاکێجە جێبەجێ بکات یا هێشتا ماوێتی کاک دکتۆر؟ بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد مادام توانی بێتی ئەم زەمینە بڕەخسێنێ و داهات بۆ دوو ئەوەندە بەرز بکاتەوە، بێگومان لایەنێکی تریشی هەبووە کە ڕێخستنەوەی بووە کە ئەنجامدانی چاکسازی بووە تایدا، چونکە داهاتەکە بە ئاسانی بەرز نابێتەوە تۆ ئەگەر ئەم خاڵانە پەیڕەونەکەی. هەم کەش و هەوایەکی دروست کردووە، هەم گەندەڵیەکانی نەهێشتووە لەو خاڵە سنووریانە، هەم نایاساییەکانی بڕیوە ئەوەی کە بە شێوازی نایاسایی دێتە ژوورەوە و داهات بۆ حکوومەت ناگەڕێتەوە. بێگومان هەڵساوە بە ڕێخستنەوەی هەموو ئەم کاروبارانەی کە لە خاڵە سنووریەکانە هەن. کەواتە بۆ لەمە دو هاوڵاتیەک موچەخۆرێک خانەنشینێک حەقی خۆیەتی داوای موچە بکە لە کاتی خۆیان؟ بەڵێ بێگومان بۆ لەمە دو بە قەنەعەتی من هیچ مبەرڕێک نەماوە بۆی حکوومەت موچە لە کاتی خۆیان دابەش نەکە. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵانەی کە خۆی داوێتی لە ڕووی چاکسازیەوە، لە ڕووی زیادکردنی داهاتەوە. ئیتر ئێستا داهاتێکی وا لە بەردەستی حکوومەتە هەیە کە بەبێ گرفت و بەبێ گەڕانەوە بۆ بەغدا بتوانێت موچەی هاوڵاتیان دابین بکە و بتوانێت قەرزیشی لێ بداتەوە و پشت نەبەستێ بە هیچ هێز و لایەنێکی تر و هەڵوێستی حکوومەتەکەی خۆشی بەهێزەکە بەرامبەر نارەکانی خۆشی ئەمنیەتی هەیە کە موچام مانگێک بەبێ دواکەوتندا بکات. بەڵێ بێگومان من وەکو هاوڵاتیەک خۆم ئەوەندەی زانیاری تەبێ قەنەعەتم بەوە هەیە کە باوەڕ ناکەم هیچ حکوومەتێک هەبێت کە بتوانێت موچە بدات و نەیدا. و حکوومەتی هەرێمیش بە هەمان شێوەیە لەبەر خاتری خۆی و سەرکەوتنی کابینەکەی خۆی بێگومان ئەو نیەتە لە لای هەموو حکوومەت هەیە و لای حکوومەتی هەرێمیش هەیە کە بتوانێت بە شێوەیەکی ڕێک و پێک موچەی هاوڵاتیان دابەش بکاوە. کاریشی بۆ کراوە، ئەمەش دەم چەند مانگەی ڕابردووە بینیمانە بە شێوەیەکی کردارەکی جێبەجێ کراوە. باشە ئەم چاکسازانی حکوومەت لەکوێتا کۆتایی بێتێت کاک دکتۆر؟ بۆ نمونە خاڵێک پنتێک هەیە بۆ نمونەکە حکوومەت بگا بەم ئەنجامە بەم دەرئەنجامە لە بابەتی چاکسازی لێرەدا بوەستێت یاخود نەخێ هەتاکو ژیانی سیاسی بەردەوام بێ دەبێ چاکسازی شاوشانی ئمە بڕوات؟ بێگومان هەتاوەکو حکوومەت کاروبارەکانی خۆی ئەنجام بدا، چاکسازی پێویستە، بەرەو پێشچوون پێویستە، تەنمیە و پەرەپێدان بە کاروبارەکانی خۆی پێویستە. ئێستا حکوومەت بەرەو ئەوە هەنگاوانێک کە خەدەماتەکانی بە شێوەیەکی ئەلکترۆنی و ئۆنلاین پێشکەش بە هاوڵاتیان بکە. ئەمەش کاراسانیەکی زۆرەکە بۆ هاوڵاتیان. بێگومان ئێستا زۆرێک لە مامەڵەکان وەکو تۆمارکردنی کۆمپانیاکان، وەکو دایرە عەدلیەکان، وەکو وەزارەتی ناوخۆ و وەزارەتەکانی تریش بەشێک یاخود زۆرێک لە مامەڵەکان بە شێوەی ئەلکترۆنی بەڕێوەچی هاوڵاتی لە ماڵی خۆیەوە توانێت مامەڵەکانی خۆی جێبەجێ بکەوە. خاڵێکی تریش کە لەلای من جێگەی هەڵوەستە لەسەرکردن بوو، ئەوەش هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕێزدار مەسرور بارزانی ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ کرد، ئەویش گۆڕینی بیرکردنەوەی کارمەندانی حکوومەت. چۆن
پێشتر ڕەنگەیان لە زۆرێک لە وڵاتان ئەو ببین کە کارمەندانی حکوومەت جۆرێک لە باڵا دەستیان هەیە بەسەر هاوڵاتیانە. ئێستا بە پێچەوانەی کردەوە وتی کارمەندانی حکوومەت مادام موچەخۆری حکوومەتن و موچەکە لە داهاتی گشتیە ڕوا پێویستە خزمەتکاری خەڵک بن. ئەو هاوڵاتی کە چێتە دائیرەیەک سەردانی دائیرەیەکەکە پێویستە لەوێ ڕێزێکی تایبەتی لێ بگیرێەوە بە شێوەیەکی تەندروست مامەڵەی لەگەڵا بکرێ. ئەم گۆڕانکاریە لە بیر و بۆچوون و بیرکردنەوەی کارمەندان لەلایەک و هاوڵاتیانیش لەلایەکی تر زۆر گرنگە کە ئاماژەی پێکراوە جێ کراوەتەوە. بەڵام دەستگایەک لە دائیرەیەکی حکوومەت کەم و کورتی بەرامبەر بە هاوڵاتی هەبێ کەم تەرخەمی هەبێ لەلایەن بەرپرسێکەوە حکوومەت لەسەر مەدێتە سەرخەت. ئێستا زۆر بە ئاسانی یعنی هێڵی گەرم دانراوە بۆ نمونە سندوقی سکاڵا هەیە کۆمەڵێک ڕێوشۆین تر هەن کە هاوڵاتی بتوانێت گلەی و گازندەکانی خۆی بگەێنێتە حکوومەت و حکوومەتیش وەڵامی بداتەوە. من خۆم لە چەند سێکتەرێکە ئاگادار بۆیە کە حکوومەت و وەزارەتە پەیوەنددارەکان ئیجراعاتی گەورە و بەرچاویان ئەنجامداوە بەرامبەر ئەو کەم و کورتیانی کە دەرحەق بە هاوڵاتیان ئەکرێت. خاڵێکی تریش زۆر مهمە کە ئاماژەی پێ بدەین کە ئەویش پەیوەندی بە چینێکی زۆر گرنگی کۆمەلگاوە هەیە. ئەویش چینی کرێکارانە و چینی ئەو کەسانن کە لە دەرەوەی حکوومەتا کارەکەن. حکوومەت دەهەوڵی ئەوایە کە یاسای کار و دەسەبەری کۆمەڵایەتی پەسەند بکە کە ئەمەش خاڵێکی زۆر زۆر گرنگە. ئیتر وای لێ دێت کە ئەوانەی لە دەرەوەی حکوومەتیش ئیشەکەن وەکو ئەو فەرمانبەرانەی حکوومەت سوودمەند بن لە ئەو ئیمتیازاتانەی کە هەیەە بۆ نمونە لە خانە نشینیە لە بیمەیە لە هەر شتێک کە فەرمانبەرانی گشتی هەیەی ئەوانیش هەیەیان بێ و ئەمە ژواکە کە ئیتر هاوڵاتیان لەوێ هەز بە دڵنیایی بکەن هەز بۆ بکەن کە لە دوای پیربوونیان تەقاعودیەک هەیە و ئەتوانن پێی بژین و ئیتر خەڵکیش لەوانەیە زۆر مەجبور نەبێ ڕوو لە حکوومەت بکە و لەو شوێنانەی کە خۆی کاری تیاکە بەردەوام بێت و لە داهاتوو خۆشی نەترسێت. دیکە ینی دەمەی وەڵامی بۆ بگرم کە بەلای منەوە زۆر گرنگە بابەتی ڕخسنەوەی میلاکاتی فەرمانبەرانی دەوڵەت و چاکنی سیستمی خانشینی ئەمەکە کەم و کورتی زۆری تێدایە و ئێستا لێشاوێک لە دەرچوانی زانکۆ پەیمانەکان هەیە لە ماڵە دانیشتن و تاعین نابن و ماوەی چەند ساڵێکش ئەم دامەزراندنە ڕاگیرا لە کۆی سێکتەرەکان. لەمەدا حکوومەت بەنیازی چییە؟ هۆی حکوومەت دەستی بردووە بۆ ئەم خاڵە گرنگانش کە جەنابەت باس کرد. باشە یەکەمیان لە یاسای چاکسازی حکوومەت دەستی کراوەیە بۆ ڕێخستنی ئەم کاروبارانە. ئەنجومەنی ڕاژەی دامەزراندووە بۆ ڕێخستنەوەی میلاکات بۆی کە ئەگەر لە شوێنێک میلاک زۆر بێت لە شوێنێک کەم بێت هاوسەنگی دروست بکرێ. ئەوەندەی من ئاگادارم 11,000 گرێبەست کراون بە دائیمی و 3,000 لە یەکەمەکانی زانکۆکان دامەزراون ئەوانەی ساڵانی 2016 و 2018 و لە چەند کەرتێکی ترا بێگومان چاکسازی ئیداری ئەنجام دراوە و لەمە دوا تەسەورەکەم کە دەرفەت بڕەخسێ ئیتر خەڵکی تریش بتوانن دامەزرێن لە کەرتی گشتی حکوومەتە. شاکردنی سیستمی خانشینی ئەمە خزمەتێکی گەورە بەم قەزەیە ناکات. بەڵێ بێگومان دەست خۆش بێ ئەوە خاڵێکی گرنگ بوو و حکوومەت سندوقی خانە نشینی گشتی دامەزراندووە کە هەموو خانە نشینان لەوێەوە بابڵێن ئەو لێبڕینەی کە ئێستا لە فەرمانبەرانە بڕێچێتە ئەو سنووقەوە لە داهاتووشە لەو سنووقەوە بابڵین خانە نشینیەکانی خۆیان بەبێ گرفت وەرەگرنەوە. باشە وەک دوایین پرسیار بەڵێ هاوڵاتی لە دوای ئەمە دەبێت چاوەڕێکی بێت لە حکوومەت یاریان و حکوومەت خۆی بەنیازی چییە کاک دکتۆر؟ بەڵێ و هاوڵاتیان بێگومان تەمۆحی زۆرە بەردەوام چاوەڕێ ئەوەکە کە حکوومەت باشترین خزمەتگوزاری پێشکەش بکە و ئەمەش مافی هاوڵاتی خۆیەتی چکە هاوڵاتی حکوومەتی کردووە بە نوێنەری خۆی بۆی بە باشترین شێوە ئومورەکانی وڵاتەکە بەڕێوەبەرەوە حکوومەتیش بێگومان ڕوئیا و بەرنامە و کارنامەی دوورمەودا و نزیک مەودای هەیە بۆ زیاتر پێشکەشکردنی خزمەتگوزاری و سوودگەیاندن بە هاوڵاتیانی خۆی. زۆر سپاس بۆ دکتۆر هاوکار گوڵاڵی مامۆستای زانکۆ سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت. سپاس بۆ ئێوەش بۆ بەرنامەکەشتوبارە بۆ بینەرانی بەڕێزیش دەستان خۆش بۆ ئەم دەرفەتە عەزیزی بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش خواتان لەگەڵ.